تۆک منداڵێکی تەنیا دەتوانیت هەتا تەمەنی 18 ساڵی لە پەناگەدا بمێنیتەوە. هەرچەند کەسانی 18 ساڵان یان گەورەتر وەک گەورە ساڵان هەژمار دەکرێن و دەبێت خانوبەرەی خۆیان و بەکرێگرتنی خانوو یان ئاپارتومانێک لە بەرچاو بگرن و پێداویستیەکانی خۆیان دابین بکەن. ئەمە نیشانەی گۆڕانکاری مەزنە لە ژیاندا کە هەموو کەسانی بچووکی تەنیا کە لەم پەناگەیەدا دەمێننەوە نیگەرانیان لەسەری هەیە. شتێکی ئاساییە کە ئەم نیگەرانیانە لەبارەی داهاتووەوە هەبێت. هەندێک جار منداڵانی تەنیا بڕیار دەدەن پێکەوە ئاپارتومانێک بەکرێ بگرن بۆ ئەوەی دوای دەرچوونیان لە پەناگەکە تێچووەکانیان بەش بکەن. ئەگەر تۆ پەروەردەی خۆت دوای 18 ساڵی بەردەوام بکەیت و پەناگەکە بەجێ بهێڵیت، لەوانەیە بتوانی یارمەتی ئابووری وەربگریت بۆ ئەوەی یارمەتی بەردەوامکردنی خوێندنت بدات. ئەگەر تۆ منداڵێکی تەنیایت یان تازە بوویت بە 18 ساڵ، دەتوانیت پەیوەندی بکەیت بە هێڵی گەڕمی دیاریکراوی RRT بە ژمارە 0090 54 9 51 0 52 06 کە کاتژمێر دەی بەیانی هەتا 5 ئێوارە بەردەستە بۆ ئەوەی زانیاری زیاتر وەربگریت لەسەر گواستنەوە بۆ شوێنی ژیان لە دەرەوەی پەناگەکە. ئەگەر تۆ تازە بووی بە 18 ساڵ و ناتوانی بگەڕێیتەوە بۆ وڵاتەکەی خۆت لەبەر مەترسی شەڕ یان هەڵسوکەوتی خراپ و لە ئەنجامدا دەتوانیت لە تورکیا داوای پەنابەرێتی بکەیت. زۆر گرنگە کە دەست بەجێ داوای پەنابەری بکەیت. هەر ماوەیە کە تۆ دوای 18 ساڵی لە تورکیا تێپەڕی دەکەیت، بەر لەوەی هەنگاوی تۆمارکردنی خۆت تەواو بکەیت، تۆ دەخاتە مەترسی دەست بەسەرکردنی کارکێڕی و گەڕاندنەوەت بۆ وڵاتەکەی خۆت. داوای پەنابەری لە تورکیا بەواتای تۆمارکردنی پاراستنی کاتیە ئەگەر تۆ خەڵکی سووریا بیت، یان داوای پاراستنی نێونەتەوەیی ئەگەر تۆ خەڵکی وڵاتێکی دیکەی جگە لە سووریا. کاتێک کە بووی بە 18 ساڵ و دوای ئەوەی لەژێر چاودێری پەناگەکە دەرچوویت، دەتوانیت تۆماری پاراستنی کاتی یان داوای پاراستنی نێونەتەوەی خۆت تەواو بکەیت. جگە لە یاساییکردنی مانەوەی خۆت لە تورکیا، تۆماری پاراستنی کاتی بۆ خەڵکانی سووریا یان داوای پاراستنی نێونەتەوەی ئەگەر تۆ خەڵکی سووریا نیت، ماف و دەرفەتی بەردەستکردنی زۆرترین خزمەتە گرنگەکانت پێدەدات. ئەو سووریانەی کە تۆماری پاراستنی کاتی خۆیان تەواو کردووە دەتوانن سوود لە مافە بنەڕەتیەکانی خۆیان وەربگرن، وەک دەستگەشتن بە پەروەردە و چاودێری تەندروستی بە بەلاش. هەروەها ئەوان دەتوانن سوود لە دەرفەتەکانی یارمەتی کۆمەڵایەتی وەربگرن. داخوازانی پاراستنی نێونەتەوەی و هەڵگرانی ئەم دۆخە دەتوانن سوود لە دەستگەیشتن بە پەروەردە وەربگرن. هەروەها بۆ ماوەی ساڵێک چاودێری تەندروستی بە بەلاش وەربگرن کە لە ڕۆژی تۆمارکردنیانەوە دەست پێ دەکات ئەگەر تۆ پارەت بۆ چاودێری تەندروستی نەبێت. لەبیرت بێ کە بەبێ یاسای تورکیا هیچ کەسێک وەک منداڵ و گەورە ساڵ ناتوانێت بگەڕێندرێتەوە بۆ شوێنەکەی کە ژیانی لە مەترسیدا بێت. تکایە سەردانی زنجیرە ڤیدیۆکانی ئێمە بکە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر مافەکانی داوای پەنابەریکردن لە تورکیا. RRT یارمەتی منداڵانی تەنیا دەدات لە قۆناغەکانی ناسینەوەی تەمەن و دانانی پەناگە و پەیوەستکردنی لە ماوەی ئەم پرۆسانەدا. RRT هەروەها خزمەتی دیکە بۆ منداڵانی بچووکی پێشوش پێشنیار دەکات. ئەگەر منداڵێکی تەنهایت یان منداڵێکی پێشتریش، دەتوانیت پەیوەندی بکەیت بە هێڵی گەرمی دیاریکراوی RRT کە بەردەستە لە کاتژمێر دەیبیانی هەتا 5 ئێوارە بە ژمارە 0090 54 9 51 0 52 06. هێڵەکە بە زمانەکانی تورکی، ئینگلیزی، فەڕەنسی، عەرەبی، فارسی و دەری بەردەستە. ئەم ڤیدیۆیە تەنها بۆ مەبەستی زانیاریە و لەلایەن قازانجنەویست ریفیوجی سۆلیداریتی نێتوەرک بە هاوبەشی ریفیوجی رایتس تورکی بەرهەمهێنراوە.